ئەم کاتتان باش مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد زۆرێک لەو پیاوانی تێدایە کە لایەنی سەربازی و لایەنی سیاسیشیان لە خۆیاندا کۆکردوێتەوە. ئەم مێژووە پڕەتی لەو پیاوانی کە لە سەردەمی شاخدا کەسانێکی سەربازی ئازا و لێ هاتوو نیشتمان پەروەەر بوون و لە دوای ڕاپەڕینیشەوە پیاوانێکی سیاسی بوون لە مەدانی سیاسی هەرێمی کوردستاندا. میوانی ئەم ئەڵلقەی بەرنمەکەی من یەکێک لەو کەسایەتیانەیە کە لە سەردەمی شاخدا بە کەسێکی سەربازی ئازا و بوێر ناسراوە و لە سەردەمی ڕاپەڕینیشدا بە کەسێک هەژمار کراوە کە هەمیشە بۆ چوونەکانی ژمارەیەکی قورس بوون لە نێوەندی سیاسی هەرێمی کوردستاندا. قادر عەزیز سکرتێری سەرۆکی حیزبی زەحمەتکێشانی سەربەخۆی کوردستان بەخێر بیت بۆ ستۆدیۆ بە ڕاشکاوی. زۆر سوپاس. کا قادر لە مێژووی حیزبی زەحمەتکێشانەوە دەست پێەکەم لە ساڵی 1985ەوە تا ئێستا حیزبی زەحمەتکێشانی کوردستان وەک زانیمان لە حیزبی سۆسیالیستی کوردستانی جاران جیابەوە لە دوای نزیکەی 26 ساڵ لەو ڕووداوە وازام ئێستا کاتێتی ڕاشکاوانە باز لەوە بکەین هۆکاری ئەو جیابوونەوەی چی بوو؟ بەڵێ ئەو کاتە بێگومان بیرکردنەوەکان جیاواز بوون ینی مەسائلی فکری مەسائلی ئەیدۆلۆجی وەکو ئێستا نەبوو زاڵتر بوو لە ناکۆچیەکان جگە لەوەش کێشەی سیاسیشمان هەبوو. ئێمە لە دوای کۆنگرەی یەک لە حیزبی سۆسیالیستی کوردستانی ئەو کاتە هەشتاویەک کۆمەڵێک کێشە دروست بوو لەسەرەوەی بەڕاستی ئێمە کۆمەڵێک تیجایەکە بوو لە ناو حیزبەکە خۆمان بە چەپ دەزانی پێمان وە بوو دەبێ ڕێبازی چەپایەتی یا مارکسیەت لەم حیزبە قوڵ بکرێتەوە ینی بە کوردیەکەی بەرەوە حیزبێکی چینایەتی بڕۆین ئەوە خەباتی چینایەتی و خەباتی نەتەوایەتی بەیەکەوە گرێ بدەین و حیزبە باوەڕی بە سۆسیالیزم هەبێ باوەڕی بە دیموکراسی هەبێ لە خەڵکەکەی تریش بەشێکی بەڕاستی کۆسب بوو لە بەردەم ئەمە. بەڵێ ئەتوانی بە تەحدید پێم بڵێ ئەوانەی کۆسب بوون کێ بوون؟ ینی وەکو ناونا بەڵام زۆربەی سەرکردایەتێکە ئەو کاتە زۆر مەحافزکارانە بیریانە کردەوە کە ئەمە وەزەمان خراپە و لە بینی دوو هێزی گەورە داین و دەور و بەرمان و ئەمە ناتوانین ئەو هەڵوێستانەمان هەبی و کۆمەڵێ بەڕاستی کێشەی فکری سیاسی تەنزیمی ئیداری هەڵوێز لە شەڕی ئێران و عێراق بەڕاستیەکە لەو کێشانەوە بوو کە ئێمە لەگەرەوە بوون ئەو کاتە تەنیا ئێمە و حیزبی شوێی عێراق شیعارێکمان هەبوو کە ئەمە داوای ڕاگررتنی بە پەلەی شەڕمانە کرد ڕاگررتنی فەوری شەڕ بەڕاستی لایەنەکانی تر لەگە بەردەوام بوونی شەڕ باش پەیوەندی لەگە ئێرانیش لەگە جمهوری ئیسلامی بەڕاستی دایانویست خەڵکێک هەبوو لە ناو حیزبە کە بەرەو علاقاتێکی مەیدانی تەعاونێکی سیاسی عسکەری لەگە جمهوری ئێران بڕۆن بنە بەشێک لە شەڕی ئێران عێراق. باشە ئەو کەسایەتیانەی کە ئەم بۆ چوونەیان هەبوو ئەو ڕۆتەی کە سەرکرد ئەو کەسانی سەرکرداتی ئەو ڕۆتانێک لە ناو حیزبی سۆسیالیستە ڕاشکاوان ناتوانانی پێم بڵێ ڕاشکاوانە نییە زۆری ئەمە کەمی نەبووین حەزەکەم زانی ئێمە ئەو کاتە لە مەکتەبی سیاسی دوو کەس بووین بەڵام بەشێکی زۆر لە کەوادیری حیزب لەگە ئەم هەڵوێستەی ئێمە بوو وەکو گوتم کۆمەڵێک کێشەی فکری هەبوو لەسەرەوەی کە ئایندەی ئەم حیزبە بەرەو کوێ دەچی لە ناو سەرکردایەتی حیزبی سۆسیالیستی ئەو کاتە چه سەرکرداتی ئەو ڕۆتەیە کرد کە ئەو پەیوەندی لەگەڵ جمهوری ئیسلامی هەبێت هەبوو بەڵێ هەبوون لە کۆمەڵێک کەس هەبوو هەمویان هەبوو وابوون حەزەکەم زانی وەکو گوتم ئێمە لە ینی هەر لە دکتۆر محمود عوسمان و هەر لە عەدنان مفتی و لە عادل مراد نەبوو ئەو کاتە بەڵام کاک ڕەسوول مەمەد ڕەحمەتی سکرتێر بوو کۆمەڵێ کەس خەرکی تریش هەبوو لە مەکتەب سیاسی و سەرکردایەتی بەڕاستی لە ڕووی فکری لەگەر ئێمە زۆر جیاواز بوون ئەمە پێمان وابوو ئێمە نابێ حیزبێکی نەتەوەی تەقلیدی بین وەکو کۆن ینی دووبارەکردنەوەی حیزبە تەقلیدیەکان بین دەبێ حیزبێکی چەپی تازە بین. بەڵێ باش کا قادر ئەمێ ببوورە لێرە ڕاتگرم بە بڕۆی تۆ ینی هەر کاتێک ناکۆکیی فکری لە ناو حیزبێکا سەری هەڵا ئەکاتە ئەوەی کە جیابوونەوەی تا ڕووبەت ناکۆچی فکری بەتەنیا نەبوو ناکۆچی ناکۆکانی ترچی بوون ناکۆچی تەنزیمی هەبوو ناکۆچی سیاسی هەبوو ناکۆچی ئیداری هەبوو حتا ناکۆچی لە ئوسلوبی ئیشکردن هەبوو خۆتان دەزانن بەڕاستی بیرکردنەوەی ئەو کاتە جیاواز بوو لەگە ئێستا
یعنی ئێستا بیرکردنەوە لە حیزبایەتی لە سیاست لەسەر ناکۆچیەکان لەسەر جیاوازیەکان فەرقی هەیە ینی کۆن لە بەڕاستی حزب هەبوو لەسەر دوو وشە ئیشقاقی دەکردیانی ینی کۆن بەڕاستی وەکو ئێستا نەبوو ینی جیاوازیەکان قبول بکرێ ینی خەرکەکە بەو شێوە کراوە بی وەکو ئێستا زیاتر دەمارگیری هەبوو لە ژیانی حیزبایەتی واقعی خەبات و تێکۆشانەکەش ئاوا بوو بەڵامەکو گوتم هەر بەتەنیا مەسائلی فکری نەبوو وەلو مەسائلی فکری ئەساسە ئەو کاتە زیاتر ئەساس بوو لە ئێستا زۆر باشە وەکو خودی قادر عەزیز ئێستا تۆ پەشیمان نیت لەوەی سەرەتا لە یەکێتی نیشتیمانی کوردستان و دوایش لە حیزبی سۆسیالیستی کوردستان جیا بوویتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان جیا نەبووینەوە ینی بە مەفهومی جیابوونەوە چکە ئەمە یەکێتی نەبووین تا جیابینەوە ئێمە دوو ڕێکخراوی سیاسی بووین کۆمەڵی ڕەنزدەرانی کوردستان و بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان بە هەماهەنگی لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو کاتە لە دوای شۆڕشی ئەیلول هەرە سێنانی شۆڕشی ئەیلول لە شام لە سووریا دروست بوو ئەویش بڕیاری شۆڕشکردنی دابوو بە سەرکردایەتی مام جەلال ئەو کاتە بڕیار درا کە ئەم سێلایانە بەڕاستی بێنەوە شاخ و شۆڕشی چەکداری ڕابگەێنن دوای ماوەیە کە بینیمان بەیەکەوەینە وەکو وەکوتی یەک ماڵین بیر لەوە کراوە کە بۆچی ئێمە ئەم ڕێکخراوانە لە دەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەر شێوەی نیمچەبەرەی خۆی ڕاگەیاندە بوو نیمچەبەرە بوو ینی بە ئەتیبار ئەم ڕێکخراوانە دەتوان ئەندام من تێیدا دوای ئەوەی نەشونما دەکەن ئەم ڕێکخراوانە لە نظام داخلی یەکێتی داهاتبوو یەکێتی دەبێت بە بەرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام دوای یەکێتی لەمە پەشیمان بووە بەرەوەی کە ببێ بە حزب بەڕاستی کە ببێ بە حزب ئەو کاتە حزب لە ناو حزب نابێن یان دەبا بزوتنەوە وەکو چۆن دوایش کۆمەڵە خۆی تواندەوە لە ناو یەکێتی بەڕاستی ئەمە کێشەی سەرەکی ئێمە لەگەر یەکێتی ئەوە بوو گوتمان ئێوە گوتوتانەمە نیمچەبەرەین و ئەم نیمچەبەرەیە بە خەبات و تێکۆشان لە ماوەیەکی دیاریکراودا دەبێت بە بەرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئێستا ئێوە دەبن بە حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت بە حزب بەڕاستی ئەمە بزوتنەوەی سۆسیالیستی کوردستان لە زۆر شت لەگەر ئێوە جیاوازین ئەمە ڕێخستنێکی سربەخۆین ڕاستە لەو نیمچەبەرەیەین بەڵام ئێمە یەکێتی نین دەکرێت لە بەرەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بین کێشەمان نێت لەبەرەوەی ئێمە بەیەکەوە شۆڕشەکەین پێشمەرگەمان بەیەکەوەیە کێ بوون ئەوانەی کە زیاتر کاریان لەسەر ئەوە ئەکرد کە یەکێتی لە بەرەیەکەوە بکەن بە حیزبێک تا ئێوە جێتان نەبێتەوە هەیە هەموو بوون یعنی تەنیا ئێمە وەکو بزوتنەوە ئەومان قبول نەبووە جنە کۆمەڵش قبولی بوو باش کاقادر کۆمەڵی ڕەنزدەران ئەو کاتە قبولی بوو بەڵێ با بێمە سەر حیزبی زەحمەتکێشان لە ساڵی 1965 تا ئەم سادا قادر عەزیز کەسی یەکەمە لە ناو حیزبی زەحمەتکێشانی کوردستانە هۆکاری ئەمە تۆ خۆت بۆچی ئەیژاڕیتەوە ئایا ئەوەیە کە ئەو حیزبە کەسێکی نییە جێگرەوە بێت نا بەڵام خۆی وایە نازانم سروشتی حیزبایەتی لە کوردستان یعنی کەسێک کە دروستە بێ قیادە دەکا ئەگەر هیچ پاساوێک نەبی یان لادانێک نەبی یان شتێک نەبی بەڕاستی ئەوە بۆ کە بەردەوام بۆ ینی بەڕاستی لە زەحمەتشان هیچ کاتێک کێشە نەبووە لەسەرەوەی من کە سەرکردایەتی ینی قیادەی ئەم حیزبە بکەم ینی کەس کێشەی لەوە نەبووە و کەسیش نەبووە کە ڕخنەی هەبی لەسەرەوەی کە من بەعکسەوە هەمیشە پێویستیان بە من بووە ینی زەحمەتکێشان ئەو ئیمتیازەیتیان نەبووە کە من هەڵپەی ئەوەم هەوێ دەبێ ئیلا سکرتێری بوو بەردەوام بوو ئیمتیاز ناوەڵە زەحمەتکێشان بە تاریخی ئەو ماوەی خۆت دەزانی هەر سەرکوت کراوین لەوانەیە من لە هەموو کە زیاتر پشتی ئەم سەرکوتکردن و ئەم ململانێ و ئەم محارەبەیەم بەرکەوتبی لەبەرەوەی زیاتر ئەرکم جێبەجێ کردەوە نەبووە وەڵام لەبەرەوەی ئەم پۆستە ئیمتیازاتی تایە و دەستبەرداری نابم و زەحمەتکێشان حیزبێک بۆ هیچ جێچێ لەو کێشانەی تیا نەبووە کاقادر حیزبی زەحمەتکێشان یەکێکە لەو حیزبانەی کە لە دوای ڕاپەڕینەوە زیاترین جیابوونەوەی تیا ڕوویەوە لە ساڵی 1993
پەیڕەوی یەکگرتن جیابوونەوە لە ساڵی 1996 باڵێکی کە جیابوونەوە کە ئەو کات بە تەجمیدکردنی عەبدولخالق زەنگەنە ئەمە ڕوویە. ساڵی 2005 باڵێکی تر بە سەرکردایەتی دکتۆر سەردار و حەمە ئاوات بە ناوی ڕۆتی نیشتمانی جیابەوە. ساڵی 2009 جارێکی تر کێشێکی گەورە لە ناو حیزبی زەحمەتکێشان ڕوویە. یعنی تۆ هەموو ئەم جیابوونەوانە ناوەنی چی بەشێکی زۆریشان لە کاتێکدا بەداخەوە تۆ تاوانبارەکەن بەوەی کە تاکڕەویت لە حیزبە. وڵا ئەوەی خۆی جادەبتەوە ئەوە کۆمەڵێ تۆمەتی حەزری هەیە ینی معلب بە دڵنیاییەوە بێگومان تاکڕەویشە بووە بێگومان منیش بێ خەلەل نەبووم ینی ینی خۆم لە بەرپرسیارەتی بەڕاستی نادزمەوە بەڵام شتی ئەساسی نەبووە کە واکرابی کە من کە یانی لە دژی من جیابوو بنەوە بەڵام خۆ دەزانی دیاردەی جیابوونەوە حیزبایەتی لە کوردستان ژیانی حیزبایەتی تا ئێستا ژیانێکی تەندروست نییە لە چوارچێوەی یاسا و حیزب تا ئێستا لە کوردستان موسسەی سیاسی نییە بە حیزبە گەورەکانیشەوە تا ئێستا لە کوردستان یاسایەک نییە ینی حیزبایەتی لە چوارچێوەی ئەم یاسایە بەڕێوە بچی ینی ماف و ئەرکەکانی ئەم حیزبایەتیە بپارێزی لە کوردستان تا ئێستا تەنان فرەحزبێکی تەندروست نییە مەسەن لە سەرەتاوە دوای شۆڕشی ئێل و ڕاستە ینی تەجروبەی تاکە حیزبی نەما کۆمەڵی حزب دروست بوو دوای ئەوە ینی وەکو جۆرێک لە فرەحزبی بەڵام فرەحزبیەکە لە ئەنجامی پرۆسەیەکی دیموکراسی دروست نەبوو لە کوردستان. بەڵام کا قادر ئەم کۆمەڵە جیابوونەوەی کە ئێمە باسمان کرد لە ناو ڕیزەکانی حیزبی زەحمەتکێشان ڕوویاوە دەگمەنە ینی حاڵەتێکە لە هەموو ڕوویداوەەوەی بەسەر یەشێتی چەند لایەنی لێ جیابوتەوە بزوتنەوەی لێ جیابوتەوە کۆمەڵێ باڵی ئەولا دوای ئاڵای شۆڕشی لێ جیابوویتەوە ئێستا گۆڕانی لێ جیابوویتەوە پارتی مەسەرەن حزبی شعبی لێ جیابوتەوە ئێستا حزبەکانی ڕۆژهەڵات بەڵام لە دوای ڕاپەڕینەوە دیارترین ئەو جیابوونەوەی لە کوردستان بوون لە لەیەکێتی نیشتمانی ڕوویاوە زوتنەوەی گۆڕانە تەبیعی سێ جیابوونەوە لە حزبی زەحمەتشان ڕووی داوە ئەوش بەڕاستی جیابوونەوە نەبوو حەزەکەم زانی لەگەر ئاڵای شۆڕش یەکمان گرت ئەو کاتە بە تەمابووین بەڕاستی حزبێکی چەپی یعنی ڕقم دروست بکەین لە کوردستان دوای وەزعەک دروست و بەڵای بەڕاستی ئەو برادەرانە ڕێیان گۆڕا ڕێیان گۆڕا کە مامەعنا بگەڕێنەوە ناوێشێتی ئەمە هیچ جیابوونەوەنەوە بەعکسەوە ئەوان بەردەوام نەبوون لەو پرۆژەی کە ئێمە بەیەکەوە ئیشمان بۆ دەکرد و بەیەکەوە دەمانویست کاری بۆ بکەین کە ئەوش پرۆژەی یەخستنی چەپەکان بوو دروستکردنی حزبێکی چەپ کێ هۆکاری شکستهێنانیەوە پرۆژە شکست ناوەکو گوتم بیرکردنەوەیان گۆڕا لەبەرەوەی فشارێکی زۆر هاتە پێشەوە پێیان وا بۆ ئەوان خەبات و مێژۆکەیان لای یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەمەش خۆی پاساوی خۆی هەبوو و زۆرش بە شێوەیەکی هاوڕێیانە و بەڕاستی دیموکراسیانە ینی وەکو جیابوونەوە نەبوو وەکو ڕێکەوتن بوو ینی هیچ کێشەیەک نەبوو ئەمە ناکرێت جیابوون و عەبدولخالق زەنگەنە سەراحەت پێت برێم ئێمە سزامان دابوو وەکو سزای حیزبایەتی قەیناکە تۆ پرسیارەکەت ئەوەیە هیچ نەبوو خۆی چوو بوو لە سووریا دانیشت بوو ینی لە حیزب دەرکرابوو دوور خراپەوە بەڵام کە سیوێکی ئاوی بەسەردا هات ئێمە ئەو هەڵوێستەمان وەرگرت یەکسەر پارتی بانجی کرد و حزبێکی بۆ دروست کرد ینی وەکو دروستکردن لە ڕقی ئێمە تەنانە دەیویست هەوڵیدا هەوڵێکی زۆریدا کە زەحمەتکێشێ دروستکە بەڕاستی بەڵام عەبدولخالق بەڕاستی ئەوەی ئیجابی بوو کە کەسێکی سیاسی بوو کەسێکی دووربین بوو زانی حزب دروست ناکرێت بە قەراری دەسەڵات یان لایەنێکی دەسەڵات قبوڵی نەکرد حتا لەگەر لەسەر ئەوە کێشەشی بۆ دروست بوو ینی قبوڵی نەکرد گوتی بابە زەحمەتکێشان ئەوەن کە لە زەڵێن ینی مەبەستم چییە ئەمە بەڕاستی پارتی بۆی دروست کردی باش ئەوانی تر یەشێتی بۆی دروست کردین ینی ئەوە نەبی من نارێ مشکلە نەبووە بەسەراحەت من نارێ مشاکلی بەڵام ئەو مشکلانە دەستی تێوەردرا وەڵڵاهی ئەوانەی کە جیابووینەوە ئەندامی مەکتەبی سیاسی یەشێتی بە منی گوتووە گوتوێتی وەڵڵاهی ئێمە نەباین مێش میوانە نەدەبوو بەڵام بانگمان کردوون بوو جەمان داونێ هەمووش گوتمانە بڕۆن کودەتا بکەن کاقادر ئەم شتەگەیشت ینی ئەمە مەبەستم چییە تۆ حزبێکی حەزەکەم بۆی مەجال بدەین من جوابەکان تەواو بکەم من نارێ ئەمە کێشەمان نەبووە
و خۆشم لە هیچ مەسئولیەتێک من نادزمەوە و بێگومان هەمومان کەم و کوڕیمان هەیە بەڵام کێشەکانی ئێمە ئەوە نەبووە ئەگەر ئیستیغلال نەکرابە لەلایەن ئەو دوو حزبەی دەسەڵات بەڕاستی وا گەورە بکرێت مەسەر خەرک بانگ بکرێت بودجێ بدرێتێ پارەی بدرێتە چەچی نیە مەسەلەن مافی تۆ بپارێت باش ئەو پەیامە گەیشت ببوورە من لێرە ڕاتەگرم ینی هەمیشە بڵێ وەڵامەکەم وەرگرت دەستخۆش هەمیشە ئەو جیابوونەوانی لەناو حیزبی زەحمەتکێشان ڕوویاوە ئەوانی کە جیابوونەتەوە ینی بە جۆرێک لە جۆرەکان باسەکرێکەمە دەستی دەرەکی و بۆ نمونە حیزبە گەورەکان هاوکاریانەکەن و لەم جۆرە بابەتانە بەڵام ینی ئەبێ هۆکارێک هەبێت بۆ ئەوەی کە ئەم ئەندام مەکتەب سیاسیانی حیزبی زەحمەتکێشان لەلایەن حیزبە گەورەکانەوە بەڵێ بێگومان لەناو خۆ کێشە هەبوو ئەو جا مەسەن ئەم دوو حیزبە وەکو دەسەڵات قۆستیتیانەوە دژی ئێمە دەستێوەردانیان کردووە ینی بێگومان بێ کێشە نەبووە بەڵام دەستێوەردانی وان کاریگەر بووە کە ئەم کێشانە گەورەتر بی ینی لە باتی ئەوان وەکو دەسەڵات مەسەن هاوکاریمان بکەن مەسەن ئەوان باشە دەسەڵاتن مەسئولیەتیان لەسەر شانە ئەوان بەرپرسن لەوەی کە لە کوردستان ژیانێکی حیزبایەتی تەندروستە بی ینی ژیانێکی ینی حیزبایەتی فرەحیزبی تەندروست و دیموکراسی هەبی کەچی ئەوان لەگە بچووکترین مشکلە یەکسەر وەکو دەرێ هەند گیان دۆزی بیتەوە لەدار هاتوونەتە سەرخەت و خەڵکیان بێگومان ئەمەش دەوری هەبووە لە دروستکردنی ئەم هەموو ئینقیسامات کا قادر بۆ هەمیشە حیزبە گەورەکان ینی بە وتەی تۆ ئەگەر ئەوان لە پشتی ئەو جیابوونەوەوانە بن بۆ هەمیشە حیزبە گەورەکان چاویان لەسەر زەحمەتکێشانە لەبەر هەڵوێستەکانی حەزەکەم زانی زەحمەتشان یەک لەو حیزبانە بووە کە زۆر خاوەن هەڵوێست بووە و زۆر شەفاف بوو لە سیاسەتەکانی و یەکێک لەو حیزبانە بوو کە زوو هەڵوێستی هەبووە دژی گەندەڵی دژی نەعەدالەتی دژی ئەم شێوازی حکومڕانی 50-50 دژی هەموو ئەو شتانەی کە لە کوردستان ئێستا باجەکەی بەڵام بەشێک لە حیزب ئیسلامیەکانش ئەم هەڵوێستیان هەبوو تونتریش بوون و بگرە زۆر جار کەوتۆتە شەڕ و ناکۆکیشەوە بێ بۆ بەرامبەر ئەوان بۆ وەسەیەکگرتووی ئیسلامی بەس لەسەرەوەی شعاری دژی گەندەڵی کە ئێستا هەمومانی ئەترافی پێ دەکەن چیان بەسەرنەینایانی بەڵێ وەکوی لە بادینان کرا لە دوهۆ کرا لە بەرامبەر یەکگرتو ینی مەبەستم چی ئەو کاتە ئێستا ژیانی ئەوان ئەم جۆرە ڕخنانە قبول ناکەن بەداخەوە ینی ینی پێشتر پێش 2 ساڵ لەمە پێشتر ئەوەی ئێستا خۆیان باسی دەکەن یەکێتی و پارتی خەڵکیشتر باسی بکرد بە دژی دەبوونیانی ینی لەبەرەوەی لە کوردستان حەزەکەم زانی تۆ ڕێگەی منیش بدە من شەرحی بکەم تا ئێستا یاسایەک نییە کە مافی حزبەکان لە بەرامبەر ینی فشاری دەسەڵات یان دەستێوەردانی دەسەڵات بپارێزی یاسایەکمان هەیە لە کوردستان بە ناوی یاسای حزبەکان کە زۆر میهمە لە 93 دەرچووە بەڵام تا ئێستا کاری پێ ناکەن مەسەن بۆ نمونەیەکی لەو شتانەی کە هەمیشە کردویانە بە فشار بۆ بەرامبەر بە حیزبەکان کردویانە بە سزای سیاسی بەرامبەر بە حیزبەکان مەسەلەی نان بڕینە مەسەن ئێستا لە یاسای حزبەکان داهاتووە لە 93 و یاسای خۆیان دەریان کردووە باسەکە ئەم یاسایەکی لە بڕگەکانی ئەوەیە کە بە پێی کۆمەڵێ پێوەەر بودجێ حزب و ڕێکخراوەکان بە یاسایی دەکرێت باشەمە 20 ساڵە نایکە باشە من ئیسا پرسیەوە تۆ ئەگەر هەڵوێستە کرد وەگر بەیانی پەلامارە بدەن یەکسەر نان ببڕن بەڵێ کا قادر ئێنە سەر مەسەلەی بودجە ساڵی 96 تۆ و کەسی یەکەمی حزب عەبدولخالق زەنگەنەت لە حزب دەرکرد من دەرم نەکردووە کاکە حزبەکە ینی ئەمری دەرکردنەکە ینی کۆنووسی دەرکردنەکە هەمووی ماوە مەوجودە بە گشتی دەنجی کۆمیتەی مەرکەزی دەرکردن بە قەراری من نەبووە بۆ ئەگەداری بەڵام کۆمیتەی سەرکردایەتی زەحمەتکێشان حاشا لەواکەن ناخر خۆعاشە دەکەی خۆیتەوە وەسیقە ماوە ینی ئەمە دەتوانین بڵاوکەینەوە وەسیقانە هەمووی لای من ئەو شتانە ماون باش ئەمرەکە ماون ینی کەسی دەرنەکردووە وە بە خۆڕایش کەسمان دەرنەکردووە ینی خۆ حیزبایەتی ئەوە نییە تۆ شاگردبی دەریکەیە حزبایەتی دیموکراسەتی تایە پرانسیپی تایە بەڵام کاتێ ئەو هاوڕێیە ملتەزیم نەبووە لە هەموو حزبایەتی حزبێک بەڕاستی نظام داخلی قانونی حزبەکەیە ینی ئەرک و واجیبات یان لێ پێچانەوە دیاری دەکا ئەمە بە دوور خرایەوە ینی ئەوە من نەبوویمە ینی بووە بەڵێ
ساڵی 92 ئێوە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان چوونە هاوپەیمانێتی و بەژاری هەڵبژاردنتان کرد لەو هەڵبژاردنە 3 کورسی پەرلەمانتان بەرکەوت لە ساڵی 2005 بە تەنها بەژاری هەڵبژاردنتان کرد کورسێکی پەرلەمانتان هێنا لە ساڵی 2009 لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لەگەڵ 4 حیزبەکە بەشداریتان کرد کورسێکتان بەرکەوت بە هەمان شێوە کە ئەمە قسەوباسێکی زۆری دروست کرد ئەو کات بۆ دروستی کرد یەنە سەر ئەو تەوەرەش لە ساڵی 2010 لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقا ئێوە هیچ کورسێکتان بەدەست نێنا بەڵێ وایە یعنی دابەزینی کێروی جەماوەری و نفوزی حزبی زەحمەتکێشان لە بڕیاری سیاسی لە وڵاتە بۆ دابەزی بە بڕۆیتەوە بۆ دابەزی لەمە ئەمە ساعاتەکە باسی چیەکەین بەڵێ ئەم هەموو گەلە کۆمەچی کە لەسەر دژی ئێمە کردویانە ئەو هەموو دەستێوەردان و نان بڕین و پەلاماردانە وای کردووە هەموو چەند ساڵ جارێک ئێمە ببڕنەوە لە کوردستان ینی چۆن ینی مەڕ و بەرخی دەبڕنەوە ئەمە وای کردووە بێگومان خۆ تۆ لە دوای ڕاپەڕینەوە ئێمە 4 جارە ئەم وەزعیان بۆ دروست کردوین بێگومان تۆ بۆچی ئەدی بۆچی دروستیان کردووە هەدەفەکە بۆ کە تۆ وەکو حزبێکی ئەکتیو نەمێنی لە ساحەکە ئەو هەڵوێستانەی تۆ هەیتت ئەم کاریگەریەی نەمێنێ و تۆ حزبێک نەبی لە ساحەکە کە توانی خەرک کۆکەیەوە وەکو گوتم ئەمە لە ململانە سیاسیەکان بەداخەوە کە شتێکی ئاساییە ئەوان پەنایان بردووە بۆ بەکارهێنانی هێز و پارە و بودجە و حتا هەندێک جاران یاساش بۆ سزادانی حزبەکان کە لەبەرەوەی لە کوردستان یاسا سەروەر نییە لە کوردستان حزبایەتێکی تەندروست نیە مەساوی ئێستا ئێمە هەمومان داوا دەکەینەوەیە کە چاکسازی یەکێ لەو بوارانەی کە دەبێ چاکسازی بیگرێتەوە بەڕاستی بواری حزبایەتیە بەڵێ کاقادر بەڵام ئێستا لە ئێستاە بارودۆخێکی ترەیانی ئێستا ئۆپۆزیسیۆن بوونی هەیە ئۆپۆزیسیۆن قورساییکی گەوری هەیە لە پەرلەمانی کوردستانە و ئەوانش بودجەیان نییە بەڵام کێویشان بەردەوام ڕەنگە لە سەرکەوتن بێت ئەگەر داتایەکە بێت آخر ئەوان ئێستا بێگومان لە وەزعیشی ترن بەڵام بێگومان خۆ ئێمە بەتەنیا بودجە باسی بودجە ناکەم بەتەنیا کۆمەڵی فشار هەیە کۆمەڵێ ینی گەلە کۆمەچی بووە کۆمەڵێ دەستێوەردان بۆ کە بێگومان هەڵوێستی ئێمەی لاواز کردێ لە گۆڕەپانەکە ئاساسەن ئامانجی ئەم کارەش بۆ ئەوە بۆ ینی ینی زەحمە چێش خۆ تۆ مەسەن 2005 زەحمەشان حزبێکی ئەکتیو بوو لەسەر ساحەکە بەڵام بەرەبەرەت تۆ دژیانی ئێستا وا لێ دەکەن کە تۆ ئەم ئەکتیڤیت نەمێنێ ینی وا لێ دەکەن بچووکت دەکەنەوە وا لێ دەکەن کە هەر ئەساسە نەتێلن ینی لەبەرەوە هیچ یاسایەک گوتم لێرە نیە دوو حزبن ینی ئەگە تۆ لەگە سیاسەتەکانیان نەبی لێت ناڕازی دەبن لێت ناڕازی بن بەڕاستی جا هەموو بکانێتەکان لەدەست ئەوانە دەتوانن پەراوێزت خەن دەتوانن نانت ببڕن دەتوانن خەرکرد لێ جیاکەنەوە کۆمەڵی ئیجرعات هەیە ینی کە بەکارهێنانی دەسەڵات خۆت دەزانی بەڕاستی لە هەموو دنیا ینی لە ڕووی یاسایی تاوانە ینی تۆ خراپ بەکارهێنانی دەسەڵات لە کوردستان تا ئێستا ئەمە بەکاردێ باشە کاقادر کە دەمانە ئومێد دەکەین ئەمە تێپەڕێنین ئەم بارودۆخە باش لەناو حزبی لەناو ببوورە لیستی خزمەتگوزاری و چاکسازی کە ئێوە و حزبی سۆسیالیست و هەردوو حیزب ئیسلامیەکە پێکتان هێنابوو تۆ کەسێکی ئۆپۆزیسیۆن بوویت تا هەڵبژاردن کۆتایی پێهاتوو ئێوە کورسی خۆتان لە پەرلەمانی کوردستان وەرگرت بەڵام لە دوای ئەوە باسی ئەوە ئەکرێت کە دکتۆر بەرهەم بەڵێنی بە تۆ داوە کە بەشداریدان لە حکومەتا پێ بکە ئێوە کەمێک زمانتان نەرمتر بووە بەرامبەر حکومەت و تەنانەت تۆ لە چاپێکەوتنێکە ئەڵیت ئەگەر چاکسازی هەبێت لە وڵاتە بە دکتۆر بەرهەم ئەکرێ و ئێمەش بەشداری تیاکەین بەڵام دوایەوەی کە ئەو بەڵێنە نەبرایە سەر ئێوە جارێکە بوونەوە بە معارەزە و تەنانەت تۆ ڕۆژی چواری سێ ببوورە ڕۆژی چواری سێ چوویتە بەردەکی سەرا و بوویتە ئۆپۆزیسیۆن کوردستان بەڵام ببوورە من ئەمەوێ وەڵامەکەت هەڵگری بۆ دوای ئەم ناوبڕە ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لاتان